دەستخۆشیان لە یەکەم جێگەی ئومێدی ئێمە ئینشاءڵڵا لە ڕابردووە جێگەی ئومێدی ئینشاءڵڵا داهاتوویشان چاوەڕێی ئیشی باشتریان لێ دەکەین ئینشاءڵڵا. وەڵی جێگەی ئومێدە ئینشاءڵڵا ڕابردوویان زۆر ئاشکرایەکەوە جێگەی ئومێدە وەڵی ئێمە دەوای ئەویان لەکەن کەوا کۆمەڵی ئیسلامی درێغی نەکردو ئەوەی لە توانای هەبێ درێغی نەکردەوە لەمە لەش ئومێدم هەیە هیچ درێغی ناکەن من دوای سەرکەوتنیان بۆکەم بەڕاستی دوعای خێرمان هەیە وایە داوا لە خەڵکی کوردستانەکەم بچنە سەر سنووقەکان و دەنگ بدەن بە ئەو لایەنانەی کە دژی نەعەدالەتی و دژی زوڵم و زۆر و دژی تەخشان و پەخشانکردنی سەرۆت و سامانی گشتی و لە پێناوی چاکەی گشتیە ئەجەنگن دەنگ بدەن بەو لایەنان. ئەمڕۆ لە میانەی گەشتەکەمان بۆ زێدی خۆمان هەڵەبجە ئەو شارێکەوە بووەتە سمبولی قوربانی بۆ هەموو خەڵکی جیهان و بەتایبەتی بۆ خەڵکی کوردستان پێناسەیەکی زیندووە بۆ لێقەماوان بۆ چەوساوان بۆیە لێرەوە دەستمان پێکرد و لێرەوە کۆتایی ئەهێنین کە بینە نوێنەرێکی سەرڕاست بۆ هەموو عێراق و بەتایبەتی بۆ خەڵکی کوردستان بەتایبەتتر بۆ شاری هەڵەبجەی شەهید چونکە لە پێشووتردا توانیمانە ئەوەی لە توانای ئێمە هەبێ جێبەجێکەین بۆ هەڵەبجە. 9 ساڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە توانیمانە زیاتر لە 120 پرۆژە بۆ هەڵەبجە جێبەجێکەین لە 4 ساڵی ڕابردوو لە پەرلەمانی عێراق بۆ ماوەی 3 ساڵ لەسەر یەک ناوی هەڵەبجەمان وەکو پارێزگا تۆمار کردووە بڕێک پارەمان بۆ تەرخان کردووە بەڵام محکەمەی اتحادیە هەڵیوەشانەوە ئەم ساڵ بە ئیتیفاق لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە هۆڵێکمان بۆ هەڵەبجە تۆمار کردووە کە نزیکەی لە 3 تا 5 ملیاری تێچێ لەگەڵ ستافی پارێزگای هەڵەبجە لە هەماهەنگیان بۆی بتوانین ئەم جارە لە موازنە و بڕگەیە جێبەجێکەین پشت بەخوا.